بەخێر بێن کەناڵەکەتان یاخوا بەخێر بێن سەزارمان دەکەن چاوەکانم یاخوا بەخێر بێن. من ناوم حاجی بەولودە لە ساڵی 1970 لە دوکانم هەیە. بەس وەتی خۆی کەمالیاتم بووە بایعاتم بووە بایعاتی حکوومەتم بووە زمانی بەحث چاوی شەکر بووە بایعاتم بووە. بەس ئێستا 25 ساڵە خەریکی ئەم جلی کوردیم. ئەنجا جلی کوردی لای من زۆر جوانە. ئەچوومە سعودیە سوعال لێکردم لە سعودیە ئەم کەلوپەلەم لە بەرابوو. ئەنوو ئەنتە یا بە لە چی وڵاتێکی وتم بەڵام من کوردم و عێراقیم و کوردی سەلاحەدین یاویبیم و ئێستا ڕۆژ ڕێزیان لێوتم و ماچیان نەکردم و سەیری جلەکان ڕستیان نەکردم و لەگەڵ خۆیان ڕستیان نەکردم و ئەمە جلێکی زۆر جوانم کە ئەم جلە ئەمجا ڕێزم هەیە بۆ عەرەب حەگاڵ خەڵک گەبەی پێکە من گەبەی پێ ناکەم کوتوری خۆیەتی مامۆستاوانیە وەزیرە ڕەیسە حاکمە پاشایە ئەڕوا بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ فەرەنسا بۆ رووسیا بۆ کەلبەتی خۆیەوە شاناسی پێوەکە بەسی ئێمە ڕێزم هەیە بۆ مەسوولەکانی ئێمە ڕێزم هەیە بۆیان ئەوانی با دەبەری کەن بۆم جلۆ ناسن تۆ کوردیت بچوزام تۆچی کوردی عەرەبی بەس هەتا قسە نەکەی بەس جلەکە لەبەرەزەم کوردیت ڕێزم هەیە بۆ مەسوولەکانمان دەوایە لێ یەکەم جلی کوردی تەرک مەکەن. ئەم جلی کوردی زۆر جوانە کوتوری باو باپیرمانە جوانترین جلە ئەنجا ئەنوا جلمان هەیە جلی کوردیمان هەیە مەلیکی ئەمە پێڵەن چۆخەیی ئەمە پیرەکانە مەلیکیمان هەیە نێچیروانیمان هەیە کە ئاوابێتەوە کەتاپیمان هەیە ئەنوا قاتمان هەیە هەورامیمان هەیە شاڵمان هەیە شاڵی هەورامیمان هەیە شاڵی زاخۆیمان هەیە پشتێنمان هەیە هەموو شتێکمان هەیە شەڕواری تاکمان هەیە شەڕواری تاک و کۆ هەموو شتێکمان هەیە فرۆشن بە هەرزان. چوار خەیاتم هەیە لەوبانە چوار خەیاتمان هەیە قماشمان هەیە بە هەرزان وە جملە وە تاک هەموو شتێکمان هەیە الحەمدولیلا. بۆ لە یەک ساڵ و هەمانە حتا ئاخ گەورە لە یەک ساڵ دو ساڵ سێ ساڵ دە ساڵ بی ساڵ وەڵای سێنن هەتا زۆری سێنن هەتا عەرەبەکەی سێنێ هەتا ئەیوەن بە خارج زامانەمان هەیە بشکیمان هەیە هەوریمان هەیە کڵاومان هەیە هەموو بەرەوە قیاساتە هەموو ڕقمێکمان هەیە لە ڕقم یەک هەیە دوو سێ چوار لارج ئێکس لارج دوو ئێکس سێ ئێکس چوار ئێکس لارج هەموو ڕقمێکمان هەیە ئەگەر وەبەری نەکرد یەکسەر بۆیە دوورین قماشمان هەیە خەیاتمان هەیە یەکسەر قیاسێگرین و بۆیە دوورین. وەڵا گشتە فرۆشێ کەتافی مەلیکی چۆخەیی کەم ئەمە چۆخەیی پیرە هی پیرەکانە ئەمە چۆخەییە هەموو مشکی جامانە هەموو شتێکمان هەیە هی مەلا شێوازی هەیە جامانە هەیەی هەموو نوعێکی هەیە هینی گەرمیان جیایە هی سلێمانی جیایە هی هەولێر جیایە هی هەورامان جیایە هی شارەزوور جیایە هی جاف جیایە وەڵا ڕەنگەکەشی جیایە بەسەکەشی جیایە ئارای چۆر نازانێ وەڵاو ساکە مامەسا پشتێرێک بۆ هەموو قاتێکە بوویسەوە نییە ئەبێ لە ڕەنگی خۆی بێت ئەبێ لە ڕەنگی خۆی بێت مامەسا گیانی ڕۆژار تێوە سێرا مۆدیرە گۆڕێت مۆجولە گۆڕێت ئەو سەهەرم کەتافێ بوو هێن بوو چۆخەیەوە پێڵەن چۆخەیی لەگەڵ هی مەلیکی ئیسا ئەنوا هاتووە ئەنوا مەریوانی هاتووە نێچیروانی هاتووە کەتافی هاتووە هەروە بێتەوە هەورامانی هاتووە ئەنجا خەیات هی مناڵە خەیات نادوورێ ئەچن بەلای خەیاتەکان دەڵێم چۆ بەلای حاجی بەولوو بەخوای ئەمە تااقەتمان لێ دووریم چۆ بەلای حاجی بەولوو حازر هەیە حتا خەیاتەکانی خۆیان تیانی بۆ بناڵی خۆیان سێن لایە بە لەبەرەوەی مناڵان ڕەحاتە مامۆستا دوورینی قاتی مناڵان ناڕەحاتە.